هێرشی غەم. پێم ئەڵێن گۆرانی خۆش داخی دڵی پێلا ئەچێ، ئەم قسە بێهودەیە و باە بەلای گوێما ئەچێ. هێرشی غەم ڕوو بکاتە کێوی پۆڵای گرێ، ڕێگری ئەو هێرشە گەڕ ڕۆستەمیشە تیا ئەچێ. جۆگەلەی فرمێسی چاو تێکەڵ بە خوێنی دڵە بێ، دیارە ڕووباری بەخوڕ خێرا بەرەو دەریا ئەچێ. من لە ڕێ ئەو یارەدا کردداری فەرهادیم هەیە، گەرچی زانی و مەککەوا ڕەنجم بەهێزی باچێ. با بچم بۆ دەشتەکەی مەجنون کە ڕووی تێی کردووە، چونکە هەر دڵبەخشەرێ بۆ خزمەتی لەیلا ئەچێ. دەست ناکەوێ دەرد و غەم زۆرە، وەلێ چارە و دەوا دەست ناکەوێ. هەوروتەم زۆرە کە پێی لاچێ، هەوا دەست ناکەوێ. دڵشکاوانی دەسیڵ دڵداری زۆرن بێشمار، بێنەوا جەم بوونەوە بۆ نەی نەوا دەست ناکەوێ. ڕوتوقوت و لاتولوتن دێنە مەیدانی ژیان، بۆ ئەمانە قۆندەرە و سەڵتەوکەوا دەست ناکەوێ. نالەبار و ناحەزان خۆیان ئەدەن بۆ شەڕ حەشار، داخە بۆ دڵیان هەلێکی ناڕەوا دەست ناکەوێ. هەر کەسێگات و چرای بەختی شکا تاریک ئەژی، شەوق و ڕووناکی لە غەمخانەی ئەوە دەست ناکەوێ. بەلامە تێپەڕی ئەو کچەی ئەمڕۆ وەکو ئاسک بەلامە تێپەڕی. خۆزگە ئەمزانی بە شەر بوو یا فریشتە یا پەری. چست و چاپوک بێ قسە پرشنجی چاوی خستە کار، هەر بە یەک نیوە نیگا دڵمی دزی و جەرگی بڕی. چوم لە دووی پاڕامەوە بەڵکو دڵم پێباتەوە، ئاوڕی هەر لێ نەدام و نەیوچیت و کوێندەری. ئەی خوددا لەم شارەدا بێجەرگ و بێدڵ چۆن ئەژیم، چۆن لە گوڵزاری ژیانە بووم لە خۆشی بێبەری. ئیکەوا چاکە وەکو مەجنون کەوا پەتیارە بم، با لە هەردوو دەشت و کێوە ببمە هەرزە و سەرسەری. ئەوەی کە نۆشیم ئەوەی کە بەخشیم جانی شیرین بوو، ئەوەی کە نۆشیم تاڵاوی ژین بوو، ئەوەی کەوادیم دیمەنی غەم بوو، ئەوەی کە ناسیم دێویستەم بوو، ئەوەی تووشی بووم دەرد و بەڵا بوو، ئەوەی بۆیە چوون ڕێگەی فەنا بوو، ئەوەی شکاندم جامی شادی بوو، ئەوەی دڕاندم هەر ئازادی بوو،
ئەوەی ویستە بووم دوور لە دەستم بوو، ئەوەی ڕستم بووم ناوی هەستم بوو، ئەوەی نامەوێ وا هاو بەشم بوو، ئەوەی ناخەوێ بەختی ڕەشم بوو، ئەوەی بەسەر چوو ژینی لاوی بوو، ئەوەی دەرنەچوو دڵشکاوی بوو، ئەوەی کە نووسرا سکاڵایە بوو، ئەوەی خوێندرا مەتاڵایە بوو. مژدە بێلێم مژدە بێلێم یارەکەم بۆ لای منی بێچارە هات، چاوەڕێ ئەم هاتنەم 2 ساڵە وا ئەم جارە هات، کارەساتی دڵتەزێنی ساڵی پێشوو تێپەڕی، یار کە خۆی تەشریفی هێنا ئاخری ئەم کارە هات. ڕۆژی ئاواتم لە ڕۆژ ئاوای وڵاتە هاتە دەر، 100,000 ئەستێرە سەیرە ڕوبەڕووی یارە هات. هەر کە یار دەرکەوت لە ئاسۆ لەشکری تاریکی ڕۆی، شەوق و ڕووناچی بەجارێ بۆ دڵی ئاوارە هات. دوورکەون ئەینا حەزان خۆباوی بەدکاری نەما، وا فریشتەی ڕووگەش و شیرین بەرەوەم شارە هات. ئەو کەسەی جەرگ و دڵی 100 پارە بوو پێرار و پار، چەشنی مار جوڵایەوە ئەم ساڵ کە ناوی پارە هات. هەواڵی دڵ منە و یارەت دڵی بردووم، هەواڵی دڵ لە کێ پرسم، لە من تۆراوە ڕوومەت گوڵ، شکاتی گوڵ لە کێ پرسم. بە کۆمەڵ بولبول و قمری لە باغا مەستی دڵدارین، قسەی ئاوێزی شیرین و حسابی چڵ لە کێ پرسم. هەرچی هاوڕازانمە وەک من سەراپا مەست و سەرسامن، سکاڵای دڵتەزێنی خۆم لە کام عاقڵ لە کێ پرسم. لە گریان و لە ئاهی من گەلێک بێزارە دڵدارم، ئیتر سۆزی دەرونی عاشقی بێدڵ لە کێ پرسم. کە مردن دوا بەشی ژینا ئەبی بۆچی بترسم من، ئیتر باس و قسەی گۆڕ و مەزار و گڵ لە کێ پرسم. لە چرخی پڕ لە ئازارە ئەچەرخم چەشنی دوو چەرخە، کەچی ناگاتە دەستم دەستی گەرم و نەرمی ئەو بەرخە. تەماشای باڵەخانەم کرد و یارم دی کەوەستاوە، خوای گەورە دڵ و ڕۆحم بۆ لای ئەو دولبەرە سەرخە. گەلێک پاڕامەوە مەیلم بداتێ هەروەکو جاران، بەڵام پاڕانەوەم گشتی لە لای ئەو یارە کەم نرخە. گەرەکمە خەڵقی بیزانێ کە تۆ شای نەوجەوانانی، دەسا بۆ ڕاستی واتەم خوڵم و دیدە و پەرچەمت دەرخە. خەندەی یار کە یار بۆ خەندە دەمەکاتەوە، شادی لە گیانم جەمەکاتەوە.
شەرمەزارە بن نارنج و لیمۆ کە دوگمەی بانی مەمەکاتەوە. ئەگەر نەیبینم هەر ڕۆژە جارێ ساڵێک لە عومرم کەمەکاتەوە. کە لێم نەپرسێ لە ڕووی نازەوە دەماوەندی دڵ تەمەکاتەوە. وەختێک کە ئەڕوا بەلار و لەنجە لاسایی پۆڕی چەمەکاتەوە. هەروەک مامزی بیابانی چین کە منە بینێ ڕەمەکاتەوە. کە بێوەفایی نەدانیشانم دەرگا لە هوڕووی غەمەکاتەوە. منیش هاوڕازی وەلی دێوانم کاتێک کە باسی شەمەکاتەوە. چ نەشمیلەی چ نەشمیلەی ئەڵەی دەنکی برنجی بەڕوومەت میسلی شوشەی بێگرنجی. لەسەر تاپاتەوە عەیبی نەبینی هەرچی کەس دای لە شێوەی تۆ سەرنجی. لە باغی جوانی تۆدا بۆنی خۆش دێ ئەرێ نارنجی یا تۆ یا ترنجی. ئەکەم داوا بە ئومێدی خودادا لە لێوت تاقەماچێ گەر نەڕەنجی. لە وێنەی تۆ نییە حۆری و فریشتەش لە عالەمدا بە شۆخی تۆی برنجی. بە تۆچی ئەوا من خۆش و شادانم بە تۆچی. خەریکی بەزم و سەیرانم بە تۆچی. لە باغ و گوڵشەنا سەربەست و مەستم هەواڵی غەم کە نازانم بە تۆچی. لەگەڵ مەیدا لەگەڵ نەیدایە کارم کە دوشمن وا بەگریانم بە تۆچی. بە من یاری جوانم ئاشنایە لە لای دوو ڕۆژە میوانم بە تۆچی. کە من ئەستێرەکەی بەختم بەڵەندە ژیانم خۆشە بێژانم بە تۆچی. لە دنیادا بەهشتم پێدراوە دیارە ئەهلی ئیمانم بە تۆچی. لە ناخۆشی لە بێچاری تەریکم بە شەوقە شوێن و نیشانم بە تۆچی. بڕۆ ئەی ناحەزینا کەس بناڵە تنۆک نایە لە چاوانم بە تۆچی. قسەی ئەو یارە وەک ئایەت وەهایە ئیتر بێباکی پەیمانم بە تۆچی. نییە کارم بە دوکتۆر و بە دەرمان کە ماچی دەم بێ دەرمانم بە تۆچی. لەلام قانون شتێکی بێوجودە کە من بێبەش لە تاوانم بە تۆچی. هەموو دنیا کە هی تۆ بێ بە من چی خەزێنەی عەشقە سامانم بە تۆچی. بێتۆ ژیانی من لە دووری ژانە بێتۆ. بەشم هەر حەسرەت و گریانە بێتۆ. گرانە باری غەمباری لەسەر دڵ نەمانم زۆر لەلا هەرزانە بێتۆ. نەخەوماوە نەخۆراکم هەمیشە دەرونیشم بەشی سووتانە بێتۆ. کەساسی بۆتە هاوکاری ژیانم فەرەحناچی لەسەر فەوتانە بێتۆ. هەموو ڕۆژێ ئەگەر ڕووی تۆ نەبینم هەموو دنیام لەلا زیندانە بێتۆ.
مەپرسە قەت لە حاڵی من، مەپرسە لە کات و ڕۆژ و ساڵی من، مەپرسە مەناسە تاک و ماوی من، مەناسە لە باب و مام و خاڵی من، مەپرسە ئەوا تۆ دیارە زۆر شیرین و شۆخی لە گیان و ژینی تاڵی من، مەپرسە وەکو دێوانە لات و ڕوت و قوتم لە بەرگ و خوان و ماڵی من، مەپرسە قسە و باسی وەفات دەرکە لە بیرت لە یاری چاوکەژاڵی من، مەپرسە وتم با گەوهەریش بێ بێبەهایە لە ئاوازە و خەیاڵی من، مەپرسە بە ناکامی بە ناشادی کە بمرم لە ڕابردووی بەتاڵی من، مەپرسە. لەسەر چی؟ لە من مدێکە ڕەنجاوی لەسەر چی؟ گوناهم چی بوو تۆراوی لەسەر چی؟ گوڵی گوڵزاری شادی بووی هەمیشە لەبەر چی؟ بۆچی ژاکاوی لەسەر چی؟ وەکو جاران کە من دڵسۆزی تۆ بم بەرامبەر من کە گۆڕاوی لەسەر چی؟ سەر و ڕۆحم چییە پێشکەش بە تۆ بێ بەسە ئیتر پەشۆکاوی لەسەر چی؟ بەهاری ژین بەرەو پیریە تۆ دێ ئیتر کەمتین و بێتاوی لەسەر چی؟